ئێمەوەکو دەستگای نووری حکمە لەقێڕانیە بازنەی کارۆخ و سەرجەم بازنەکانی تریش هەموو هاوینان هەڵدەستین باکردنەوەی خولیشی هاوینە بۆ سەرجەم قوتابیانی عزیز و خۆشەویستی دەڤەرەکەمان. ئەم ساڵیش الحەمدوللا هەر لە کۆتایی لە ئەو کاتی کاوا بڵین قوتابخانە کۆتایی هات هەستان بەکردنەوەی خولێک بۆ سەرجەم قورئان و قسانی دەڤەرەکەمان. الحەمدوللا پاش زیاتر لە 2 مانگ هەوڵ تێکۆشان توانیمان کۆمەڵە قوتابی زۆر لە قورئان و لە قساکانمان ئاشناکەین بە بیر و باوەڕی ئیسلامی بە قورئانێکی دۆز بە پەروەردەیەکی ڕاست و دروست. ژمارەی بەشداریانیش الحەمدوللا زیاتر لە 150 قوتابی لە بازنەکەی ئێمەدا بەشداریان کردووە و بە بۆنەی کۆتایی هاتنی ئەم خولەشەوە ئەمڕۆ ئاهەنگێکی پەزیرانە بۆ ئەو قوتابیانە ساز دەکەین ئومێدەواریشین کە هەموو ساڵە بتوانین خزمەتێکی چاشی دەڤەرەکەمان بکەین. بەشدارم لە خولی هاوینە لە ڕانیان لە نووری حیکمە ئێستا قورئانێک شتم بۆ دەڵێم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. ئێستا پەیاکانی ئیسلامی جوڵم شایەتمان زەکاردان نوێژ ئەنجامدان بە ڕۆژبوون لە مانگی ڕەمەزان حەزکردن. من یەکێکم لە قوتابیەکانی نووری حکمە زۆر دڵخۆشم بەشداریم کردووە چونکە هەم بەهای قورئانیمان بەرز دەبێتەوە لە یەکانە دەرسی پەروەردە و ڕەنگێنی دەخوێنین هەروەها هەم دەرسی قورئان دەخوێنین کە سوودێکی زۆری بۆمان هەیە. من وا 2 ساڵە بەشدار دەبم لە دەستگای نووری حکمە زۆر دڵخۆشم و خۆم بە کەسێکی زۆر شانازی بە خۆمەوە دەکەم لەبەرەوەی بەشداریم کردووە لە دەستگای نووری حکمە. بەڕاستی هیوادارم نمونەیان زۆر بێت چونکە ئێمە لەوێکانە چەندین بەهای قورئانی فێر دەبین و فێری فەرموودەمان دەکەن تاوەکو ڕێوشێنی پێغەمبەرمان بگرین صلی الله علیه وسلم. هیوادارم هەر بمێنێت و هەمیشە سەرکەوتوو.